سڵاوتان لێ بەڕێزان، من ئوسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە دا بەناوبانگترین زنجیرەکانی ساڵی 2020 دەکەین بە پێی پێگەی IMDb. بەلۆی باس لەم زنجیرانە بکەین بە بیرتان دەخەمەوە کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن لە یوتیوب کەناڵی ئوسام ئەحمەد تا ئاگاداری نوێترین بابەتەکان بن کە لەبارەی فیلم و زنجیرە و کتێب لەوێ بڵاوی دەکەمەوە. هەروەها لە سوشال میدیاش لە ئینستاگرام و فەیسبوک و تویتەر فۆڵۆی ئەکاونتی ئوسامە ئەحمەد بە ناونیشانی ئوسامە ئەحمەد ئیز هیر بکەن تا لەوێش ئاگاداری هەر زانیاریەک و هەر بابەتێک بن. ئەمڕۆ باس لە 10 زنجیرە دەکەین کە بەناوبانگترینن لە ساڵی 2020 بە پێی پێگەی IMDb. طبعاً پێگەی IMDb ڕاستە ئەکادیمیترین پێگە نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەناوبانگترین و ناسراوترین پێگەیە بۆ هەڵسەنگاندن و باسکردن لە زنجیرە و فیلم. ڤیدیۆ ئەوڕۆمان باس لەو زنجیرانە دەکەین کە بە پێی ئەو پێگەیە بەناوبانگترین زنجیرەکانن کە لە ساڵی 2020 پەخشکراون. طبعاً مەبەستمان ئەو زنجیرانە نییە کە ڕێتینگ و هەڵسەنگاندنێکی زۆر بەرزیان هەیە، بەڵکو مەبەستمان ناوبانگ و سەرنجڕاکێشیە بەلای خەڵکەوە. با لە پلەی دەیەمەوە دەست پێ بکەین زنجیرەی The Crown کە زنجیرەیەکی بەریتانیا و لە نێتفلیکس پەخش دەکرا. وەرزی چوارەمی ئەم زنجیرەیە لە پلەی دەیەم دێت. باس لە دەست بەکاربوونی شاژنی بەریتانیا ئێستا شاژن ئیلیزابێت دەکات. وەرزی سێیەمی لە کۆتاییەکانی ساڵ 2019 پەخشکرا. وەرزی چوارەمیشی 2-3 مانگ بەر لە ئێستا پەخشکرا. وەرزێک بوو کە زۆر ناوبانجی دەرکرد بە تایبەت وەرزی چوارەم کە هەندێک کێشە و بابەتی ناو خانەوادەی شاهانەی پیشاندا بە جۆرێک وای کرد کە وەزیری ڕۆشنبیری بەریتانیا بێتە سەرخەت و داوانە نێتفلیکس بکات کە ئەم زنجیرەیە وەکو زنجیرەیەکی خەیاڵی پیشان بدات تا خەڵکەکە وا هەست نەکەن کە ئەمە زنجیرەیەکی ڕاستیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا نێتفلیکس رازی نەبوو بە داواکە و ڕایگەیاند کە زنجیرەکە لە ڕووداوی ڕاستیەوە وەرگیراوە، بەڵام هەندێک درامای لەگەڵ تێکەڵ کراوە. وەرزی پێنجەم و شەشەمیشی ماوە کە شەشەم دەبێت بە دواوەرز قەرارە لە ساڵەکانی داهاتوو پەخش بکرێن. ئەم زنجیرەیە لەم ساڵدا بوو بە یەکێک لە دڵخوازترین زنجیرەکانی من و بە یەکێک لە باشترین زنجیرەکانی ئەم ساڵدا دەدەنێم. لە پلەی نۆیەم زنجیرەی The Witcher دێت. وەرزی یەکەمی The Witcher کۆتاییەکانی ساڵی 2019 پەخشکرا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ناوبانگەکەی زیاتر لە ساڵی 2020 بوو، هەر بۆیەش لە پلەی نۆیەمی بەناوبانگترین زنجیرەکانی ساڵی 2020 دێت. باس لە جیرالد یاخود گێرالد دەکات کە جادوگەرە، چیرۆکەش لە جیهانێکی خەیاڵیە کە ئەژدیها و دڕندەی تێدایە، هاوشێوەی زنجیرەکانی وەک گیم ئۆف ترۆنس و زنجیرە فیلمەکانی لۆرد ئۆف دە ڕینگز. قەراریشە وەرزی دووەمی ئەم زنجیرەیە لە ساڵی 2021 پەخش بکرێت. من خۆم ئەم زنجیرەیەم وەرزی یەکەم زۆر بەدڵ نەبوو، دەتوانم بڵێم بەلای منەوە تا ئاستێکمام نەوەند بوو. لە پلەی هەشتەم وەرزی سێمی زنجیرەی وێستوۆرد دێت کە زنجیرەیەکی خەیاڵی زانستیە. باس لە پێشکەوتنی تەکنەلۆژیا و دروستکردنی زیرەکی دەستکرد دەکات کە وای لێ دێت ڕۆبۆتەکان دەست بەسەر جیهاندا دەگرن. ئەمە وەرزی یەکەم و دووەمی ڕێتینگێکی زۆر بەرزی هەبوو لە سایتەکانی IMDb و ڕۆتن تۆمەتۆش، بەڵام وەرزی سێمی تۆزێک ڕێتینگی دابەزی. لەگەڵ ئەوەشدا ئەمە یەکێکە لە زنجیرە باشەکان کە تا ئێستا لە HBO پەخشکراون. بەلای منیشەوە یەکێکە لە هەر باشترین زنجیرەکانی مێژوو، نەک تەنها ئەوانەی لە HBO پەخشکراون بەڵکو لە گشت زنجیرەکان. تا ئێستا وەرزی چوارەمی ڕانەگەیەندراوە، بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە وەرزی چوارەمیشی بەڕێوەیە. لە پلەی هەفتەم زنجیرەی هەرە سەرنجڕاکێش و بەچێژی The Umbrella Academy بەشی دووەمی دێت. ئەم زنجیرەیە بەشی یەکەمی سەرنجێکی زۆری خەڵکی بەلای خۆیەوە ڕاکێشا، بەڵام بەشی دووەمی یەکجار زیاتر بەناوبانجی کرد و ڕێتینگەکەشی گەلێک زۆر بوو لەبەر ئەوەی زنجیرەیەکی هەم بەچێژە هەم لە ڕووی چیرۆک و دەرهێنان و حەماسەتی زنجیرەکەوە زنجیرەیەکی زۆر نایابە. قەراریشە وەرزی سێمی لە ساڵی 2021 پەخش بکرێت. لە پلەی شەشەم کورتە زنجیرەی The Queen's Gambit دێت. ئەم زنجیرەیە لە کۆتاییەکانی ساڵی 2020 و لەم 1-2 مانگەی ڕابردوو ببوو بە ترێندێک و ناوبانگێکی زۆری هەبوو لە سوشال میدیا و باسێکی زۆری لەبارەوە دەکرا. زنجیرەکە زنجیرەیەکی کورتە باس لە کچێک دەکات بە ناوی بێث هارمن کە لە یاری شەترەنج زۆر زیرەکە. ئەم زنجیرەیە وای کرد کە تەنانەت یاری شەترەنجیش کە یاریەکی سارد و سوڕە بەلای خەڵکانێکی زۆرەوە یاریەکی خۆش بێت، وای کرد کە تەنانەت فرۆشی یاریەکەش لە بازاڕەکان زیادی کرد بەهۆی ناوبانجی ئەم زنجیرەیەوە. من لە یوتیوبی خۆم ڤیدیۆیەکم لەبارەی ئەم زنجیرەیە کردووە و باس لە دەخاڵ دەکەم کە وا دەکەن ئەم زنجیرەیە شایانی بینیم بێت. لینکەکەشی لە دیسکریپشن دانراوە. تاوان ئەو زنجیرەیە تا ئێستا تەنها یەک وەرزی هەیە و لە کتێبێک وەرگیراوە و چیرۆکەکەی تەواو بووە. لە پلەی پێنجەم زنجیرەی تایبەت بە جیهانی ستار وارز زنجیرەی The Mandalorian بەشی دووەم دێت. ئەم زنجیرەیە بەشێکە لە جیهانی ستار وارز کە جیهانێکی ناسراوە لە ساڵەکانی 60 و 70کانەوە هەیە. ئەمە
سپینۆفێکە واتە هەر باس لەو جیهان دەکات بەڵام کارکتەرەکانی تا ئاستێک جیاوازن باس لە کارکتەری ماندلۆریان لەگەڵ بیبی یۆدا دەکات کە بیبی یۆدا کارکتەرێکی ناسراوی ستار وۆرزە تەمان ئەوانەی سەیری ئەم زنجیرەیان کردووە چێژێکی زۆریان لێدیوە لەگەڵ ئەوەی لەوانێ بەشێکی زۆری خەڵکیش هاندەری جیهانی ستار وۆرز نەبن من خۆم جیهانی ستار وۆرز زۆر بەلامەوە سەرنجڕاکێشە زۆرم کەیف پێدێت و زۆرم بەلاوە خۆشە بەڵام خەڵکانێک هەن کە تەنانەت حەزیان بە جیهانی ستار وۆرزیش نییە بەڵام بە سیرکردنی ئەم زنجیرەیە چێژیان لێبینیوە پێیان وا بۆ کە زنجیرەیەکی بەهێز و نایابە وەرزی داهاتوی ئەم زنجیرەیەش قەرارە لە ساڵی 2021 پەخش بکرێت لە پلەی چوارەم زنجیرەی تاوانکاری و درامایی ئۆزارک بەشی سێیەمی دێت ئەم زنجیرەیە چێژێکی تایبەتی هەیە ڕاستە ناتوانین بەراوردی بکەین بەڵام تا ئاستێک لە زنجیرەی برێکینگ باد دەچێت باس لە خانەوادەیەکی ئاسایی دەکات کە تێکەڵ دەبن لەگەڵ تاوانەکانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و چەک وەرزی سێیەمی لە ناوەڕاستەکانی ئەم ساڵ پەخش کرا قەرار لە ساڵی 2021 وەرزی چوارەمی کە لەوانەیە وەرزی کۆتاییشی بێت پەخش بکرێت لە پلەی سێیەم زنجیرەی هەرە بە چێژ و هەرە نایابی ئەڵمانی کە لە نێتفلیکس پەخشکرا زنجیرەی دارکرێت ئەم زنجیرەیە بەلای خۆمەوە یەکێکە لە باشترین زنجیرەکانی مێژوو دەتوانم بڵێم لا یەکێک لە تۆپتێنەکانە کە تا ئێستا لە مێژوو بەرهەمهێنراون و پەخشکراون ئەم زنجیرەیە نەک تەنها بەلای منەوە بەڵکو بەلای خەڵکانێکی زۆرەوە بوو بە یەکێک لە پرچێشترین زنجیرەکان تەنانەت بەقەت زنجیرەکانی وەک گێم ئۆف ترۆنس و لا کاسا دێ پاپێل ناوبانجی دەرکرد و ناوبانجی ئەوانی تا ئاستێک نزم کردەوە لەو ساتە ئەمەش بەهۆی چیرۆکە بەهێزەکەی لە هەمان کاتدا شێوازی ڕێخستنی ڕووداوەکانی زۆر نایاب بوو زۆر سەرنجڕاکێش بوو بە تایبەتیش کە وەرزی کۆتایی وەرزی سێمی وەرزێکی زۆر سەرکەوتوو بوو هەم لە ڕێتینگەوە هەمیش لا چێژبەخشین بە بینەران لە کەناڵی یوتیوبی خۆم نەک تەنها یەک ڤیدیۆ بەڵکو 4 ڤیدیۆم لەبارەی ئەم زنجیرەیە کردووە شیکردنەوەم بۆ وەرزی یەکەم و دووەم و سێم کردووە و هەروەها سەنگاندنێکی بێ سپۆیلیشم بۆ وەرزی سێم و کۆتایی کردووە لەم لیnkانێکە لە دیسکریپشن دانراون دەتوانن بچن بیبینن لە پلەی دووەم زنجیرەیەک دێت کە لەوەتەی پەخشکراوە هاندەرێکی زۆری لە تەواوی جیهان بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا هاندەرێکی یەکجار زۆری بەلای خۆڕاکێشاوە ئەویش بریتە لە زنجیرەی لا کاسا دێ پاپێل یاخود تاڵانی پارە زنجیرەکە وەرزی چوارەمی لە سەرەتاکانی ئەم ساڵ پەخشکرا لەگەڵ ئەوەی کە ڕێتینگەکەی وەک پێویست نەبوو ڕێتینگی وەک وەرزی یەکەم و دووەم نەبوو و یەک لەوانە خۆشم ئەم وەرزەم وەک وەرزەکانی پێشتر بە تایبەت وەرزی یەکەم و دووەم زۆر بەدڵ نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا پلەی دووەمی گرتووە لە بەناوبانگترین و پڕبینەرترین زنجیرەکانی 2020 هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو ناسراویەی کە لە وەرزەکانی پێشتر پەیدای کردبوو و ئەو خۆشەویستی و ئەو کاریزمایە کە کارکتەرەکانی ناو زنجیرەکە پەیدایان کردبوو ئەم زنجیرەیە وەرزی پێنجەم و کۆتایی قەرارە ساڵی 2021 پەخش بکرێت لە پلەی یەکەم و لە ناسراوترین و بەناوبانگترین زنجیرەکانی 2020 زنجیرەی The Boys بەشی دووەم دێت ئەم زنجیرەیە چیرۆکێکی هەر سەرنجڕاکێشی هەیە چیرۆکێکی تاریکە باس لە سوپەرهیرۆکان پاڵەوانە خەیاڵیەکان دەکات بەڵام ئەگەر بێت و ئەو پاڵەوانانە کارکتەری خراپ بن نەک کارکتەری باش ئێمە پێشتر پاڵەوانمان بینیوە بۆ نمونە سوپەرمان وۆڵڤرین باتمانیان هەر کارکتەرێکی تری سوپەرهیرۆ کە کارکتەرێکی پاڵەوان و باشە لە زنجیرە و فیلمەکان بەڵام لەم زنجیرەیە ئەو کارکتەرانە لەبەر چاوی خەڵک بە باش بە دەردەکەون بەڵام لە ئەسڵدا کارکتەری خراپن و سوپەرهیرۆی خراپن وەرزی یەکەمی ئەم زنجیرەیە من خۆم زۆر بەدڵ نەبوو پێم وابوو زنجیرەیەکی مام ناوەندە بەڵام وەرزی دووەمی بەڕاستی وەرزێکی زۆر نایاب و زۆر سەرنجڕاکێش بوو دەتوانم بڵێم تۆڵەی وەرزی یەکەمی کردەوە و شایانی ئەوەیە ئەگەر یەکەمی ئەم ساڵیش نەبێت یەکێک بێت لە تۆپتێنەکانی ئەم ساڵی 2020 هەل ئێستاشەوە کۆمپانیای ئەمازۆن ڕایگەیاندووە کە وەرزی سێمی بەرهەم دەهێنرێت و قەرارە لە ساڵی 2021 یان 22 پەخش بکرێت ئەمە ئەو دەزنجیرەیە بوون کە لە ساڵی 2020 بەپێی پێگەی IMDb ناسراوترین و بەناوبانگترین زنجیرەکان بوون ئەوەش لە کۆمنت ڕای خۆتان دەربڕن کە چ زنجیرەیەک بەلای ئێوە سەرنجڕاکێشترین بوو لە ساڵی 2021 ئاخۆ لەناو ئەم تۆپتێنەیە یاخود لە ناویان نییە و ئەگەر ڤیدیۆکەشتان بەدڵ بوو لایکی بکەن و لەگەڵ هاوڕێکانیشتان شێری بکەن تا ئەوانیش ئاگاداری ئەم زنجیرە نایابانە بن تا بێبەش نەبن لە بینینیان و فۆڵۆی ئینستاگرام و فەیسبوک و تویتەری ئوسامە ئەحمەد بە ناونیشانی ئوسامە ئەحمەد ئیزهیر بکەن تا لەوێش ئاگاداری هەر بابەتێک بن کە لەبارەی ئەم زنجیرانە و زنجیرەی تر و فیلم و کتێب بڵاویان دەکەینەوە
من ئوسامە ئەحمەدم، سوپاس کە لەگەڵم بوون.